عومەری خەیام دەڵێ مەی خۆرەوە بم بە تۆچی تووڕەی بۆچی تۆ بۆچی بە زۆنجی خەمی مناڕۆچی چی داوە لە ئاکاری ئەمەوە و کاکە باشتر وایە خۆت بزانی تۆچی بینەرانی بەڕێز لە پشدەرەڕەکەین لە گوندی زەنگڵان پێکەوە گەشتێک دەکەین بە ناو گوندەکە بزانین چی دەگوزارێت دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسیم بۆی هەرواکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گوندەکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسیم بۆی هەرواکوم ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز دیارە لە گوندی زەنگڵان زیاتر خەڵکی ناوگوند زیاتر سەرقاڵی مەسەلەی ئاژەڵداریە دوور بە دووری ئەو مام حاجیان بینی سەرقاڵە لەوەی کە ئەم کار و بزن و ئەوانە هەندێکیان ماونەتەوە لێرە لە نزیکەوە پرسیاری لێ دەکەم بزانین هۆکارەکەی چییە سەلام عەلەیکوم باشی ئەحواڵت چۆنە باشی تەندروستی چۆنە الحەمدولillah زۆر سوپاس مەمنون خۆش وەرە ئێرە وەرە ئێرە دوور بە دووری سەیرم کردی سەرقاڵی ئەو بزن و کارانە بووی بەڵێ وڵا ئەو حیوانە تۆزێک دەنەخۆشە ناگەنە شاخی ئەجا بەبەستمەوە بۆ پرسیاری بکەم بەڵێ بۆ ئەوانە ماونەتەوە هۆکارەکەی چییە وڵای هۆکارەکەی بێتاقەتن و ضعیفن تۆزێک یار بوون ئەرێ وەڵا ئەوەی هۆکارەکەی گێڕاونەوە باشە ئەو نەخۆشی ئێوانە ئەگەر نەخۆشیانە بێ بۆ نمونە کاریگەرینی لەسەر ئەم کارانە کاریگەرنی هەر بێتاقەتن و تۆزێک ضعیفن ڕۆ دەرچوونیان نییە ناوەڵا ناگەنە حیوانی بێتاقەتن باشە زۆر چاکە زۆر کەس ئەوە دەبیستین بۆ نمونە گۆشتی حیوانی بچووک وەنیە وەربالیان نزیک بینەوە بۆ نمونە گۆشتی حیوانی بچووک چۆن دەڵێ خۆشترە و سوودی زیاتریشە لە بەراورد بە مانگە ئەو بابەتانە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوە هەموو دەمێ لە شاخیە و یای دەخوا و دەجۆڵێتەوە بەڵێ جۆڵی زیاترە مانگا و شتیواژ بە زۆری دابەستەیە و هەر لە ماڵەیە بە زۆری ئەوە هەر یای دەخوا لە شاخی دەجۆڵێتەوە یعنی دەزۆڵێتەوە جگە لەو بابەتی ئاژەڵداری مەسلەی کوشت و کاڵ و ئەوانە لێرە تا چەند خەڵک گرنگی پێدا چونکەم پێم وایە کە سەیری گوندەکەم کرد هەستم کرد زەوی بەراوی نییە وایە بەڵێ ڕاستە ناوەڵای ئێرە ئاوی کەمە ئاوی کشت و کاڵی نییە هەرزی دێمی هەیە ئەرێوەڵا بەس دێمەکە تا چەند خەڵکی گوند سوودیان لێ بینیوە وڵای بەڵێ دەیکەنە دەغڵودان و دەیکەنە جۆ و گەنم و بە گوێرەی پێویستیوەڵا بە گوێرەی پێویست ئەگە بباری خواڕمی بکە بباری ئەو کراوە ئێستاگە هەندە کراوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا باش ئەو کارانە هەندێکیان زۆر بچووکن هەندێکیان گەورەترن ئەوە تەمەنیان چەندە وەڵا جا هەیە هەفتەک دەبێ و هەیە 12 ڕۆژ دەبێ و 15 ڕۆژ دەبێ ئەوە لەو دەورەیە باشە هەفتێک 10 ڕۆژ 15 ڕۆژ لەو بابەتی بەس پێم وایە بۆ مەسەلەی گۆشتەکە لە سەر و سێمانگی و ئەوجا خۆشە لەوەی لە خوار سێمانگیەوە بەڵێ تقریبان 3 مانگ 4 مانگ ئەگە بوو ئەوە گۆشتەکەی خۆشترە لە ئەلعاد ئێستا ناخۆر ئێستا بۆنی شێوە بزانێ بەڵێ ئەرێ وەڵا
تا پتە دەبێت تا پێ ئەوە دەکات تەمەنەکەی بەڵێ ئەرێوەڵا تەمەنی هەتا تۆزێک زیاتر بێ باشترە خۆشترە چوار و پێنج مانگ ئەرێوەڵا باشە مەسلەی بەرخ و مەڕ و ئەو بابەتانە ئەوانە نرخەکانیان بەڵێ بۆ نمونە بەجووتە بە تاکە وایە چەند دەکا وەک بزانین نرخیان دەچێتە ئیجا بزن وڵای تقریبان لەوانەیە 150 ئەوە لە دەوری بەڵێ یەکدانە بەڵێ لەو دەورەیە وەرە ئەویان چی پێ دەڵێن لێرە چی پێ دەڵێن ئەوە کۆلی پێ دەڵێن کۆل بەڵێ کۆلی یاوێەوە یاوێ کۆلی بەڵێ ئەوەش ئیکایەت ئەوەشیان دەوەر بابچین فەرموو ئەرێوەڵا ئەوە جیاواز کاو علەفە بەڵێ کاوەلەفی بۆ تێ دەکەن زۆر چاکە ئەوەیان وەرێرە کاو علەفی بۆ تێ دەکەن ئەوە کاو علەف کەڵاوی دەکەن بەڵێ ئەوەشیان ئاوە ئەوە بە چەند ڕۆژ مەقسەد بگۆڕدرێ وەڵی هەموو ڕۆژێ تقریبا دوو جاریان ئێوارە سپینیان ڕۆژێ دەچتە شاخی بەڵێ ئێوارێک هاتەوە بۆی تێ دەکەنەوە بەیانیانی دەدەنێ و دەڕوە ئێوارانشی بۆ تێ دەکەنەوە بەڵێ ئەرێوەڵ ئەو حیوانەژەوە ناگەنێ دەناوەژ وەکو باسی توانە نەخڵێ ئەرێوەڵ باشە لێرە لەو چیا و شاخۆوانە دڕندە مەقسەد ئەووانێک گور بەرازوانەی لێ گورگی لێ بەرازی ژە ساڵ شوێنی هەیە وڵە بیندراوە ینی وڵی بە بیندران نیاندیوە بەس هەموو وڵاتی هەڵکۆڵیوە لێتی حتممە ئەدی باشە ئەو گورگە بە تایبەتی چووگا گورگی لە ئەوە دەدا لە چۆن دەڵێ لە مەڕ و لە حیوانوانە تا لێرە بەرکەوتونە وڵی وڵا جارێوەیە بیسەری دەخوا جارێوێت ئەرێوازارە بیسەری دەخیکێری جارێت سەرێکی دەخوا جارێت دوو سەران دەخوا ئەوە بە گوێرەی هەمووی دەخواگە هێرشەکان چۆن هێرش دەکەن وڵی وەیە پلانەکەەوە دەکەن بەس گورگیش پێم وایە بەدەر لەوەی کە زەرەکە دەدات لێ دەدا و ناش باوایە وەنیە بەس دەخینکێن بەس دەخینکێری بەجێ دێڵی ئەگەر بردبای کابراوە خەفەتی پێوە نەدەکوانە گەیەکی خوادبایە قەیدی نەبوو بەس سەتیش بە هەر دەخینکێت زەرەکی زۆر ئەرێ وڵای زەرەکی زۆر دەدا ئەرێ وڵای لدرجة شار نمو كوسار كاريزيكي صد جارديني بروان الله خندي كوسار شخودوي دشتو ساراي ندم بهذا شاري جوان نانی گرمو شیرو ماسی خوزگادا خوی بو سفر و خوان خوزگادا خوی بو سفر و خوان بدلاوا خوشم ماوی خاکم واوی گمدا کی خوام شناسی جاغنو جستما أجرسم بوي هارواكم لدلاوا خوش مغابي خاكوا بيكم داكي خوام شو ناسي جاغنو جستما أجرسم بوي هارواكم واتوتنزا ئەو کاتتان باش نەخوازان باشی تۆ سۆنی زۆر سپاس نانی بەداران نانی بەداران هەمیشە تامی تایبەتە لەوەی کە بە غاز بەیان باگریتر وایە زۆر چاکە نان و شێویش بەداران تامی زیاترە بەداران وایە لە بەرۆی لەسەرە خۆیەوە نیە زۆر باشە ئێوە لە کێوە هەستاون ئامادەکاریتان کردووە بۆ نانکردن والله ساعت 5 هەڵدەستین پێنجی بەیانی یعنی پێنجی بەیانی هاویرەکە دەشێلدرێ شەوێ دەیشێلین شەوێ دەیشێلن ینی باش خۆی بۆ ئامادە دەکەن پێنجی بەیانی هەڵدەستی نوێژە دەکەین ناوچای دەخۆین بزنن هەنا جاوێ بزنی هەنە مانگای هەنا ئەوی شوکاران هەموو دەکەن بەڵێ کارتان ساغ دەدەی تورەکەی بۆ شوانی حازر دەکەی دەڕوا بەڵێ دێوە ماڵەیشی دەکەی و
دەست بەناین دەکەی ئەدی ئەگەر شوان دێتەوە تا شوان دێتەوە دەبێت کاو هەلەفی بۆ بزنات تێکرێ بۆ بزنەکات بەڵێ چای بۆ لێ دەنێ و ئەو جارەگەر بۆی ئیسراحەتێ بکاوە نیە بەڵێ زۆر چاک ئەو ئاردە لە زۆر گوند ئەو ئاردە بەکاردێنن کە گەنمی خۆماڵیە ئەوە ئێوە بەکاری دێنن وڵی نە یان هەر باەکێ هەر باحێکەکەی ئەزمەڕە ئەزمەڕە بەڵێ دەیکڕین و ئی باحی دێت و ینی کەواتە باعە بەڵێ زۆر باشە ئێوە لە مانگێکدا وای دابنین لە مانگێکدا چەند جار نان دەکەن وڵا 3 جار بەلایەن کەمەوە 3 جار وەڵا لە شاری پێم وایە مانجێگەر جارێک بکرێ یان لەوەیە هەیە نەتوانێت بۆ خۆی بیکا فەردەی بەکرێ و بابەتانە فەردەی بە 2 جار دەیکەینی چەند کیلۆ فەردەی 50 کیلۆیە 50 کیلۆیە بە 2 جار دەیکەین بە 2 جار بۆ مانگەکەی جێبەجێ دەبێ وەڵامە بە شوێن ناکە جەلێک نەفەر ئامە شوانن هەیە تووری تێدەنین بۆ شوانیە بۆ ڕستکێڵانێ یعنی ئەگەر بۆ چیای تێنی زیاتر دەخوری بەدڵنیایەوە زۆر ڕاستە باشە ئەو نانە ئەوە مادەکە ئەوەیان بەڵێ هەندێک زۆری هەیە جیاوازە وایە نانی هەورامی ئەوەی نانی هەورامی جیاوازە لەگەڵەوەیان بەڵێ ئەوە نانی هەورامی شلی دەشێلی ئاردی پێدا ناکەی هەر بەدەستەوە پان دەکەی و بەس لەسەر سێڵە قەدی دەکەی ئەو جیاوازترە ئەو جیاوازە بەڵام دەبێت کەم کەمی بکەی کەمی بکەی باشە لێرە ئەو دووکەڵا بێزارتان ناکە ناوەڵی باشە باش لێ ڕاهاتوونێ وایە ئارێ وەڵە وەڵام من دەڵێ لەناو ڕەباچی دامە ئارپیچلی درا و دووکەڵەکەمی نایوە لێ ڕاتونە خەلبتان ساق بێ من جوحمانیش حەزم لێگەم ویانە بێن برنج بەداران لێدەن ئەوە دەستەکانتان خۆش بێ بەڕاستی هەموو خواردنێک بەداران تایبەتمەندی خۆیە خۆشە بە تایبەتی برنج ئەگەر بەداران لێدەن زابرینجەکە ئەگەر کوردی بێ وایە برنجی کوردیتانەیە وەڵی دەکڕین بەس بەڵام کوردیەکە فەرقیە لەگەڵ ئاساییەکە ئارێ وەڵە ئەی باش ئەو خوشکە چیە و مەسەلا ئەوە کچمە کستە بەڵێ باشە زۆر چاکە تەمە درێژ بێ ئەدی لێرە مەسەی بۆ نمونە زیران وەکو هاوکاری وەکو چۆن دەڵێ هەرە وەز مەقسەد هەمووی هاوکاریەک در دەکەن یان ئێوە بۆ ناکردنەی بۆ ناکردنیش بەڵێ مەگەر لە ماڵێ نەبن یان نیشتێکیانە بێ میوانیان هەبێ یان نازانن لەوەی زاریوا پێشیان نەڵێن لە بەری شوکاری خۆ ئیحراز نەبن چکە ها ئێستا بڵێم مەتکەپە بۆ ئێستا ئەو ڕۆمەتکە بنیە بە زۆری ئیشیان هەیە یان چوونە سەفەرێ یان نانی دەکەن ئەو ڕۆ قوتابخانە نییە لەوەیە ئەوانیش لە پشوێک دابن لەوەیە کاریان نەبێوە نیە زۆر چاکە ئەو ناویسی بوو پەیمان لەگەڵ جەوەکەی ڕاهاتووی باشە یەک پرسیاری دەکەم پەیمان بەس ڕاستگویانە وەڵامم دەوە ئێرە خۆشترە یان شار لەبەرەوە بۆ خۆ لێرە ژیاوی ئێرە پێ خۆشترە بەدڵنیایەوە ڕاستە لە هەر شوێیەک لە هەر شوێنێک بژی ئەوێ خۆشترە وایە زۆر چاک ئەی پەیمانخانیشە لەگەڵ تۆ زووەڵ دەستێ بەڵێ ئەوش بانگیان هەنە و تەلەبەی هەنە و ئەو شەرج و هەڵدەستی باشە ئامینەخان پرسیارێکی ترم ئەوە زانیمان کە نانەکە چۆن دەکرێ و لەکەیەوە هەڵدەستن و ئامادە باشی دەکەن بەڵام ئێوە مەسەلەی کولێرە ئەو بابەتانە جگەل لە نان کولێرەش دەکەن لێرە بە زۆری بە تەندور دەکرێت بەس تەندورتە نیتانە وەڵامە نیمانە بەس ئێمە بە جۆرەی کە دەیکەن ئەستوک ئەها وای ئەستوکی پێ دەڵێن لێرە لەو ناوچەیە هەموو پێی دەڵێن ئەستوک لە پشت دەڕەخەی پێی دەڵێن ئەستوک زۆر باشە ئەو ئەستوکە چەند زۆری هەیە و کامیان لە هەمویان خۆشترە وەڵای پەنیر بە پەنیری ئاوە گوێم لە پەیمانی وتی سێ جۆرە بە پەنیری شەکر و ڕۆنی بە پیواز و تەماتەی بە تایبەتی بە پەلکی ها پەلکەشینەکە وردی دەکەی لە ناوی دەکەی و هەندێک ڕۆن پێدا دەکەی لەگەڵ تۆشکە خوێ ئەو زۆر جا باشە ئەو ڕۆنە ئەگەر خۆماڵی بێ خۆشتر نییە وڵای چۆن زەرەریشی نییە سووری زیاترەوە ئێستاوە ئەوەیەکی بە شەکر و ڕۆن دەکەن ئێستا هەیە حەزی لە شیرنیە شەکرەکەی منداڵ بە تایبەتی منداڵە منداڵ حەزیان لە شیرنیەوە ئەوە بە پەنیریشمانەیە بە پەنیر بە کام زۆری پەنیرە دەبێت کام زۆری پەنیرە بێ
کێشەی بێ مەیرە بێ ئەنی ئەگەر سەلک بێ دەتوانی لە ڕەندەی دێ بەڵام ئەگەم مەیرە بێ ئاوردی دەکەی جایوێ بە زۆری ئمە بە زۆری حەزیانە لێگە پەنیرم تێکرد ڕۆنیشت یەک تۆس خۆماڵەکە خۆشترە ئەگەر خۆماڵی هێبێ خۆماڵ ئێستاوە شەکر و ڕۆنەکەی وایە بەڵام هەمان پەنیرەکەش بەو زۆرەیە پەنیر و پیواز بۆ شێوازی بۆ شێوە باش ئێوە وە خۆتان زیاتر کامیان دەخۆن وەڵا پەنیرەکە حەزی لە پەنیرە ئەی پەیمانە تۆ بە پیوازی وەڵام من بە تەڕە پیواز و خواردومە ئەویش خۆشە وایە بە دڵنیایەوە بە هەمووی هەریەکە کەوتۆ سەر حەزیە و کەسەی زۆر چاکە تەندروست باش ئینشاڵڵا قەلبتان ساک بێت ئاویشمانی بۆ حەزی زراعت شوێنی بەراوی کەم دەڵم گوندی بەراوی هەلێنە حەزی بەراوی هەلێنە هەر خەڵکی ئاژەڵداری و مەڕ و بزن و مێش و ئەو عیشانەیە هەندێک پێشمەرگەنە و هەندێک گیلەوانە هەندێک خانێکە بە زۆر سەرقاڵە بەشێکە سەرقاڵە ئیدی ژیانیش وایە ناگرێت هەمویان هەروە بۆ وەکو ژیانی شاریش نییە بەڵێ وەکو ژیانی شاری ژیانی شاری وەکو لادەی نییە بەڵام هەر ژیانی لادێش قورسە بەڕاستی زۆر وڵا ژیانی زانانی تۆ خۆشە لە بەری گەرمێنی کوردستانی تێدا ئەو ئاژەڵدارش حکومەت هاوکاریەکردن دەکات دەبێت عەلەفی بۆ بکری جۆی بۆ بکری کای بۆ بکری ئالیکی بۆ بکری ژیانەکە زۆر سەختە زۆر ڕاستە بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی کەساتێکی بەڕێزین لە زەنگڵان مام حاجی مەولود کەساتێکی خۆشەویستە و کەساتێکی ئیداریە زۆر باشە کاک حاجی مەولود ئەوەی کە ئێمە بزانین سەرقاڵی مێش بەخێوکردنی وایە با بین ئێرە و هەندێک پرسیارش لێ بکەین زۆر چاکە بەڕێزی زۆر سپاس تۆ چەند ساڵ دەبێت بەردەوامی لە بەخێوکردنی وەڵاهی ئەمن لەوەتی ژنم خواست و پێشی دەگەڵ بابیشدا بووم مێشتر هەر بوو بەڵام لەوەتی ئەمن بۆ خۆم ماڵم پێک بنەوە مێشم هەر هەبووە هەر بە خێوشم کردووە هەتا ئێستا هەب بەلسەیان بەدەوام زۆر باشە زۆر چاکە لەگەڵ خێزانت تەندروست باش بن ئینشاڵڵا تەمەن درێژ دەبن ژیانێکی پڕ بەختەوەری و کامەرانی تەن لەگەڵ ئێوەش زۆر چاکە چۆنیەتی بەخێوکردنی مێش تەوان شێوازی خۆی هەیە ئەگەر بمانەوێت هەنجوینێکی چۆن دەڵی ساف بێ بێشەکر بێ بەخێوکردنی چۆنە و ئەو بەرهەمە چۆن ئەگەر بتەوێ هەنگوینێکی بێشەکر بێ و بێ خەل و خەش بێ نابێ شەکری بەلاوەبەری بە هیچ شێوەکی حتا مانگی پێنج بۆ تێبیێت دوای مانگی پێش نابێت شەکری و شەکرا و بەلای مێشێدا بڕوە باشە ئەوەیەکە تەندروست ناسی باشە باسیەوەت کرد دەڵی تامانجی پێنج بۆ تامانجی پێنج دەیاندرێتێ تا مانگی پێ کارگەی لەسەر هەنگوینەکەی نابێت دوای مانگی پێنج ئەودا بۆ مانگی شەش دەست بە هەنگوین دەکە هەنگوینی ساب دەیبێنی کوێستانان لەوێ هەنگوینی سابی دوو دەکە هەنگوینی بێشەکرد یعنی ئەو گوڵ و گوڵزارە ئەو گوڵزارە دەبێنی ئەو کوێستانە هەری کە باش شوێنێکی دەباتە مامە دەهێ دەباتە بناری قەدی هەیباتە قەنی هەبا دەبات کوڕە کۆترێ هەندێکی دەباتە هەریەکە هەندێکی باتە بەری مەریە و لە شوێنە لای منتیقەی باوەزیە و ئەو شوێنە هەرێکە دەباتە شوێنێکی زۆر باش ئەو شوێنەی بۆ دەسن مەسەلەی کوێستانەکان تۆ بۆ خۆت دەیبێ کام کوێستان وڵای ئەمن هەر پارم ببوون منتیقەی بۆڵێ پشتی بۆڵێ ئەستێرۆکان کوێستانی وێن دەرێ بوون لەوێ کوێستان تا کوێستان فەرقی هەیە هەنگوینەکەش هەنگوینی فەرقی هەیە هەنگوینی کوێستانان قەندیلی هەموو هەنگوینەکان باشە زۆر باشە خوارە وردە بیام هەنگوینی کوێ باشە ینی هەنگوینی هۆکارەکە دەڵی باشە ینی باش بوون بە بەناوچە نییە بەگژوگیاکەی دەرمانترا وەرێرە با بزانین ئەوە پێوە نادەن
نا پێوە نامەت نانەناسم خۆگە پێدا باشترەوە کاتی پێوەدانی هاتوو ئێستا کاتی پیاوانە بێ لێرا بەس ئێستا کاتی پێوەدانی نییە زۆر چاکە ئەوەم بیست دەڵێ ئەگەر مێشەنجوونە پێوەدا زۆر زۆر باشە ئەرەوەڵام بۆ ڕووماتیزیش باشە بەس بۆ خۆی دەبری خۆ بەخۆی دەبری ئەلی کۆگە هەنگوینەکە گە بەشەکەی نەمری دەمری زۆر چاکە زۆر باشە بابین و سەر بابەتێکی خۆمان وتت دەیبەمە کوێستانەکانی لای من دەی منتیقی نێو دەشێ قەندیلی ئەوێ هۆکارەکەی ئەوەیەکە گوڵ گوزاری جۆرە سەر شتە قەندیلی دەشە زێر نەکوێی دەشتە ئەو منتیقانە هەمووی زۆر باشە چەند مێش هەیە وڵی هەردوو جۆری مێش ئەمە هەردوو جوری مێشم هەیە مێشە زەردە و مێشە ڕەشە مێشە زەردە و مێشە ئەو دوۆرە مێش هەیە جوانە دەڵێن هەنجوینی ڕەش بۆ مەسەری نەخۆشی باشترەوە دەمێتەوە خەڵکەکەی زۆری بەسەردا دەهات کوێ دەکا ساڵان هەنگوین تێ دەکا هەنگوینی ڕەش دەرمانترە گوژی یاکە هە ساڵی بۆ ساڵ تێ دەکاتەوە دەری تێ دەکاتەوە زۆر هەنگوینەکەی دەرمانترە باشە ئەوە کاتەکەی چەندی پێدەچێت بۆەوەی هەنجوینێکی تەواومان پێ بدە کاتەکە حتا مانگی و دەستکاری نابێ بکری ئێستا مانگی سەیە ئەوڕۆ پێنجی سەیە تا 6 مانجیکە هەتا مانگی نۆ هەنگوین نابێت دەستکاری بکرێت ببڕێتەوە مێشەکە هەنگوینەکان لێ بکەیەوە باشە زۆر چاکە ئەو هەنجوینەی کە لە شاخی جاریوا دەڵێن دەبیستین دەڵێن لە شاغ هەنگوینداری پێ دەڵێن ئەوە هەنجوینداری ئەوە بێخەل و خەش ئەوە هەی کەس ئەوە بۆ نرخەکەی دەکاتە چەندی بەڵی ئەمن پار بە 80 پرۆشت یعنی دۆزیمەوە پار بە 80 پرۆشت بە 70 پرۆشت بە 62 پرۆشت کیلۆی بەڵام هەبوو بە سەتیشی پرۆشت زۆر باشە دۆزینەوەی ئەو هەنجوینە چۆن دەزانی ینی سوودفێ یان شوێنەکەی دەزانەوە کابرای کە لەبێشان نەزانین بە بەندارێشدا بڕ نایبینەوە بەڵام کە لێ بزانی کابرا بەخۆی بەخۆی ئێستا لێزینەکە ئەمن بسم ئێستا بۆ ئەم بۆ منە ئێستا حاڵی وەختی مێشان نییە ئێستا بە چایدا بگەڕێم دەزانم لەکوێ مێشەیە لەکوێژێ دۆزمەوە بەڵام خەڵک ئەتوو بێ شارەزانە بێ لە مێشێ بێژدا بڕۆ نازانی مێشەکە لەکوێ دەستی کوێ چۆنە نازانی خەڵکی دیکە نازانی بەڵاوەکە لێ بزانی دەزانی لەکوێ مێشەیە زۆر چاکە ئەوە باسیەوە ماکرد باشە مێشی ئەوە هەیە چی پێ دەڵێن زۆرێک باسکرا شەغڵە شڵخە ئەوە چ جۆرە شڵخە داخۆی ئێستا وەختی شڵخەی نهاتووە ئەوە کەی زۆر هەتا کۆتایی دەوری مانگی چوار و مانگی پێ بە شڵخان دەکات شڵخان دەدا شڵخە ئەو هەندێک پێ دەڵێن پورە ئەمەش پێی دەڵێن شڵخە لە منتیقێکی پێ دەڵێن پورە ئەمەش پێی دەڵێن شڵخە بەناوچە گۆڕ بە منتیقەیە ئەی مەسەلەی شەپلەتوکەی چییە شەپلەتوکە وڵای شەپلەتوکە لە منتیقیمە هەیە بەڵام بەکەمی ساڵان زۆر بوو هۆکارەکەی چێلیە ساڵان زۆر هۆکارەکەی کوێ ئاو ڕووباری ئاوی لێبێت چەمی لێبێ شەپلەتوکە لێوێ کونی شوێنەکە لێ ئەوەی دەکامی ئەو هەنجووی بەگشتی هەنجووی هەر خۆشە بەس هەنگوی شەپلەتوکەی خاستە بۆ شەکەی چاکە بە نەخۆش شەکرا بۆ شەکری باش کیلۆ بەیەک وەرەقە و زیاتیشە یعنی ئەوە دەگرێت وەڵڵا کیلۆ بەیەک وەرەقە و زیاتی لە وەرەقەکی پار تەلەفۆنیان بۆ مەکرد تیان بۆن بکە هەتا 3 کیلۆیان هەتا وەرەقین بۆ پێدا بەڵام زۆر بە دوواداگەڕام کەس نەبوو لە ماخۆ بزنان هەبوو بەڵام نەچوومەوە دەر لەویان دیتبوون زۆریان دەرکرد بوون لای ماخۆ بزنان و مەزن زۆر چاک باشە بێگومان هەنجوین تایبەتمەندە سوودی خۆی هەیە خۆش عنی ئەوەی لەسەر نییە ئەوە چەند ئەوەیە بۆ نمونە چەند سندوقە 4 5 6 تقریبا 12 سندوقە تقریبا باشە ئەو 12 سندوقە بۆ تۆ چەندت بەرهەم دەداتێت چەندی ئەگەر خوا بیدا ئینشاءالله خوای ئەگەر خوا بیدا بە پورەکانیشەوە ئەگەر شەڵخەکان بدەن هەر یەکی بۆ هەیە 3 شەڵخان بدە وەکو کیلۆ ئەگە پڕیکە حتا 22 کیلۆ 24 کیلۆ تێدا بێگە پڕیکە ئەگە سندوقەک پڕیکە ئەگە پڕیشنەکە هەیە 5 کیلۆ هەیە 4 کیلۆ هەیە 3 کیلۆ هەیە 9 کیلۆ 8 کیلۆدا بەگوێرە پکردنە ساڵە زۆر چاکە تۆ ئەوە بەدەر لەبەری بۆ خۆتان دەیکەن بۆ مشتری ئەوەت هەیە تایبەتت هەیە بۆی هەنگوینەکە لێن کردەوە لە ئەگەر لە سوقێن کردەوە لە پەیجێکی داین لە فەیسبوک دای دەنی لە کاکە هەنگوینی فڵان شوێنەی دای دەبەزێنی ڕقم ژمارەکرددانی ژماری موبایلەکەی تەلەفۆنەکە کاکە ئەمە پێرا بووە لە قەڵازێ ئەگەر دام ناکوڕەکەی بۆ داینە ئەکسە کابری قەڵازێکی هەموو بوومێنە هاوینەکە ئەوە 8 کیلۆ بۆ هەموو کابری قەڵازێ باشە چۆن بزانین ئێستا بۆ نمونە من دەسمە بازار چۆن بزانم ئەو هەنجوینە هەنجوینێکە خوڵاسەیە
و هەنجوینێکە کەم شەکری دراوەتێ و هەنجوینێکیشە زۆر شەکری داوەتێ یعنی چۆنم بزانین دا هەنگوینی شەکری خۆی ئەگەر دیانە هەنگوینی شەکری هەرگە کابرا ئەگەر لێ بزانی هەر کەسێک لە هەنگوینی شەکری بزانی هەر قامکێ تێراکە دەزانی کە شەکرە پەندەی تێراکە دەزانی کە شەکرە ئەوەی کە لێشی نەزانی هەنگوینی شەکری دەکری بەی ئەسلی باشە ئەو پەنجەی کە بڵێن ئەوەی دەکەی چی بەزێ دەمێنێ ئەواسەڵینە هەنگوینی خلاص ئەگە واسەڵینە سولاکەی بەرنادا ڕێزە سولاکە دێتە خوارێ بەرە ئەوە هەنگوینی ئەسلیە ئەگەر بەریدا ئەوە شەکرە ئەرێ وەڵڵە بەس ئەوە هەیە ئەوە وەڵا جۆری کە شێ دەڵێ بیبەنە نازام چ فاسی کەن و نازام چی کەن دەڵێن لە ناو سەلاجەی بۆ نمونە ئەگەر لە ناو سارکەرەوەی دادنێ بۆ نمونە ڕەنگەکەی سپی دەبێتە شەکر ئەوە دەبێتەوە شەکر بەڵام هەنجوینی خولاسە حتا 3 ساڵانی 4 ساڵانی دێدا بە یەک خۆی کێشەی نابێ زۆر حدا سەلاجەکەی دا بە خۆ دەبێ باشە بەدەر لەوەی مەسەلەی ئاژەڵداری ئەوانش سەرخاڵنی بەوە وڵاسە قابل من مێشمانە هەندێک عیوانشمانە هەندێک بچمانە بۆ شور و ماسی خۆمان کە بۆ حاوینێ بەکای بۆ ماست و پەنیشتی خۆ ئەوان نافرۆشنار بۆ خۆ وڵی هەیە دەشپرۆشین ناشپش بەڵام من هەندێک ئەو ساڵ پیدام کرد ساڵ هەموو بە زمانی با قەدیم بەڵام ئەو ساڵێک پیدا کردوونە ماگام نەماوە چێڵەکان کردن بە حیوان باشە زۆر چاکە وتت کاتی خۆی کە چۆن ژیانی هاوسەرتیم پێکێنە دەستم بەوەی کردووە ئەدی ماڵێت تا چەند خێزانەکەت هاوکارە هەر هاوکارمە لەگەڵ من دەستی دێت هاوکاریم دەکات زۆر حتا ئێستا سەرکاری بوو حتا دەمش هاوکارم دەکات یعنی پێکۆت ئارێ وەڵە بێکەوە دەیبێت سپاس بخۆی گەورە خوای بەزیاد بێت سپاس بخۆی گەورە ئینشاءالله هەر باش دەبن ئینشاءالله هەموو لەگەڵ ئێوەش ژن و مێردێک هاوکاریەکی دەبن باش دەبن ئەرێ وەڵام من ئەم تامیشێکی دەکەم ئەو دووشان دەکات هەتا من دێمە سندوقی دەدا و دو سندوقان دەداتەوەی هاوکاریم دەکات بەسەر بۆ بزنەکان هەروە بۆ شتەکە هەروە ڕەبی هەمیشە ڕوسبی بێ هەموو باش بن بێگومان لەگەڵ یەکتیشدا تەبانە چونکە تەبایی زۆر گرنگە گرنگە وەڵا شەیە کابرا تووڕە دەبێت ژیان دەبێ بەڵام سپاس بخۆی گەورە سپاس ئەمە هەمومان لەوەیە هەندێک زار کێشە ڕوودەدا بەڵام کێشە وردانە هیچ نینە دەبێت بارباسیان نەکەی گرنگ ڕێز و خۆشەویستێکی زۆر چاکە زۆر باشە بام پرسیارشکە لێ بکەم بینەوە سەر مەسەلەی مێشکان کە هاتم ئەوەم بینی وەرە ما مەولود ئەوە بۆ لێرەیە بەرامبەر ئەو خۆرەتاوی ئەوە مێشەمردوو پێ دەڵێن ئەوە مێشەمردوو کەمت سندوقی دێنی دەرێ بەرە مێشەکان دیکە نەسە نابی ئەو بێشەکە هەمبووی ڕق بووە ئەوە هەنگوین تێ نەمابوو لە سەرمان ڕق بۆ تۆ هەنگوین تێ نەمابوو خۆراکی نەمابوو سەرمان مردوو لە بێ خۆراکێ حیدە خۆی نەخۆش شێی مێشێنەگە نەخۆش بوو دەمری ئەستا دەلام هەیە دەوری 56 مێشی بدووە بەڵام لە خۆی بەزار بێ من ئەو ساڵ دوودانە مێشم بدوونە کەم یانی دوودانم مردوونە زۆر ئەوە مازانی کەواتە ئەوە کەشەکەوا دەکات کە سەرمان دەبێت یان سەرمای دەبێ یان خۆراکی نامێنی یان نەخۆشی یان میرەکەی نامێنی میرەمێش پێ دەڵێن باشە شتێکی تر ئەوەی کە من بزانم ئەگەر مێش پێت وەدات بەسوودە وایە بەسوودە زۆر بەسوودی بۆ دارە بۆ ڕووماتیزی باشین سوودی هەیە زۆر باشە بەڵام پێم وایە مێشەکە دەمرێت کە پێی وەدا ئەگە پێی وەدا هەمان کاتدا تۆ دەزۆرێتەوە بۆ خۆی دەبڕی ڕووکاڵی چاپوک و جوان پیری چەشنی ئەڵماز ڕوخسایەت یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کەر و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایەت مەڕوو ماڵات و سۆزی شوان گوندەکە مایان نەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکە مایان نەکەی دڵایە هەواری ژیانکردنایە هەواری ژیانکردنایە بە دڵەوە خۆشم مەوەبێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغەن و جەستەمە ئەگیرسیم بۆی هەروەکوم
لە دڵەوە خۆشمەوەبێ خاکوواوی گونداکەی خۆم چوناسی جەهان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکوم ئەو کاتت باش کاک عەبدوڵڵا. سەرچاوم براگیان پێشێکی بەناوی خۆم و دانیشتوانی زەنگڵان بە خێراتنی کەناڵتان دەکەم ئەگا هەموو گوندەکان بەسەر دەکەنەوە. زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا بابزانین ئەم گروپی ئەسب سواریە لە چەند ئەندام پێکدێن و چەند ساڵە دامەزراوە؟ بەڵێ وەڵی تقریبان لانێ 20 ساڵە کە بێ سپاس بۆ خی گروپی هەست سواریمان هەیە لە زۆر شوێنیش لە خی بەزیاد بێ بردومانەوە بە تایبەتی ئەو هەسبە هەر یەک هەسب لە خی بەزیاد بێ سەری لێ نادا لە بۆغارێ کێژ ئامادەیە ئەمە ئامادەین دەگەڵ دەچینە مەیدانێ و یعنی لێرەوە ئاشکرای دەکەی هەر کەسێک ئامادەیە بۆ پێشبڕچێ بابێت لە خزمەتدا دەبین بە برای خۆمیان دەزانین و بۆی دەچینە گۆڕە مەیدانێ. زۆر باشە لە چەند ئەندام پێک هاتوونە؟ وەڵی لا تقریبان 20 سواری خۆم هەیە ئیناو زەنگڵان ئیناو زەنگڵان سپاس بۆ خی هەر شوێنی وەک بریان هەر شوێنی پێم گوتن ئامادە دەبن و دەچین و دەینەوە پێکەوە. زۆر باش زۆر چاک کاک عەبدوڵڵا بە ئەوە بزانین بەڵێ لەوەیە خەڵکەکە بێ ئەو زانیاری نەبێ و شارەزان نەبێ بەڵێ ئەو پێش بڕکیانە یان ئەو نمایشانی لێکەنی ئەسب سواری بەڵێ چەند زۆری هەیە و چییە زیاتر وەک کەسپەکان دەڵێ بۆ نمونە مەسەلەی ڕمبازین و مەسەلەی نمایشی یاری بەڵێ کاکە هەسب هەیە نەرمەغاری هەیە غاردانی هەیە هەسب هەیە سەمایە دەکا تعلیمە هەسب هەیە هەر هاکەزایی بە چوار دەڕوا هەسب هەیە باز دەدا بەڵێ باشە زۆر ئێستا چەند زۆر ئەسب هەیە وەکو جۆرەکان زارێ بۆ باس چەند جۆر هەسب هەیە جا هەسپی ڕەسەنیشینی کوردی هەیە بۆ نمونە ڕەش هەیە سپێ هەیە ئەنواحی جۆری هەیە زۆر ئێستا ئەوەیانەوەی من ئەوە زۆرێکە جۆری هەسپی ڕەشی کوردی ڕەسەن ئەوەی تۆ ئەوە شینی کوردی ڕەسەنی پێ دەڵێت زۆر باشە کاک عەبدوڵڵا ئەوەش هەڕەسی هەسپی ڕەشی کوردی پێ دەڵێت باشە باشترین زۆری ئەسب باشترین زۆری ئەسب کامەیە باشترین جۆری هەسب ئەم بەلای خۆمەوە لە کوردیدا یەکەمیان ڕەش دووهەمیان شین یەکەمیان ڕەش دووەمیان شین لە کوردیدا ئەی جگە لە کوردی لە حارەبی لە عربیدا زۆری زۆرە بەزوە خۆم شەی لاغ بازوم پێ لە هەمووی جوانترە شەی لاغ بازوو بەڵێ دان قەشە بێ ئەوانە ینی ڕەسەن و باشیشن بۆ شوێنە بۆ غاردان وشتیوا بۆ هەموو شوێنان جوانترن و پێش چاوترن ئەی باشە کام ئەسپێ هەموو ئەسپێکەوەی کە ڕادێنرێ بۆ مەسەری نمایشی یاری هاویانێنی کە نمایشن مەسەلە بۆ چێش نەک بۆ پێش بڕکێ کام ئەسپاننە ئەوەی کە گوێ ڕایڵن کە کەسەکە دەناسێ کەسکان دەناسنەجا ئەلەوەیدا دێ بۆ خۆیان وەک چۆن منداڵک پەروەەردە دەکەی دەبێ هەسپێکی وا پەر دەکەی یعنی چ بڵێ بەقسێت دەکا بەس هەسپیمە ئەوەن پێ فێر نەکتونە یعنی ئەوە سپەی کوردیەکان ئەوە ناتوانانی وەکو وەسپی دەتوانی بەزوە خۆت چۆن منداڵێک لە ماڵی بەخێو دەکەی پەروەەردە دەکەی مشتت بەقسێ دەکاویتە بە ئیوا دەبێت لە سەرتاوە لەگەڵی ڕابێ وایە بەس ئەمە جاروێ دەیان کڕین دەیان فرۆشین ئەو فەرقەیە نامێنێتەوە ناوەڵا نامێنێتەوە لە بەرەوەی جاروێی چاتر دێ دەبینی چاتر دەکڕینەوە زۆر چاکە باشە نرخی ئەم ئەسپانە بە زۆر گۆڕاوەیان نرخەکانیان لە پێی جوانی لە پێی قۆزیە لە پێی ڕەنگی دەوری هەیە ئەو جارێ نەوەڵاقی کشمان هەیە ئێرغەی پێ دەڵێن ئێرغا هەسپی ئێرغە لە مەسپەکی گرانترە ئەسپی ئێرغا لە هەموو ئەسپەکی گرانترە لە کوردیدا دوای ئەوە ڕەش ئەو جارشی ڕەش ئەو جاشی بەڵێ زۆر باشە لێرە ئێوە لە زەنگڵان لە گوندەکەی خۆتان شوێنتان هەیە بۆ مەسەلەی ڕاهێنان و یان مەسەلەی ئەو چالاکیانەی کاتان بێ لە بۆ نەو مەراسیمەکان لەکوێ پرۆڤە دەکەن واتە ڕاهێنان دەکەن بەڵێ ئەمەوە خۆمان شوێنمان هەیە شوێنەکە دامان گوندی زەنگڵان بەڵێ پێی دەڵێن گوندی زەنگڵان لەوێ بۆ خۆمان خڕ دەبینەوە دەچین لەوێ سوار چاکیان نادەکەین و بۆ خۆمان تعلیمیان پێ دەکەین و دوایش دەینەوە زۆر باشە من هیوای سەرکەوتنا بۆ دەخوازم بێگومان مەسەلەی ئەسب سواری یەکەم جار چێژە و دووەم جار کابرا دەبێ حەزی لێی بێت کە حەزی لێی نەبوو چێشی لێ نابینێ وایە کاک عەبدوڵڵا زۆر چاکە ئەو جار هەسپی شتێکی دیکەی هەیە هەسب ئەو کاتێکە دەچی شەوێک کاوجێی دەبەردەکەینان علەفی دەدەیە لە هەموو کاتێکی دڵخۆشتە دوعای بۆ سەعیبەکەی دەکا ئەوە پێ خۆشحاڵە خۆشحاڵ دەبێت ئەو هەست پێ دەکا گە تو دەچی خزمەت تێکەی و ئێتیمالی پێ دەی
یعنی ئەو هەست بە و ئیهتیمام و گرنگی پێدان هەست پێ دەکا هەست پێ بۆی دەکاگە تو ئیهتیمالی پێ دێ و دەچی خزمەتێکەکەی و ئالیکی دەبەردەکەی شەوێ دڵخۆش دەبێ و دەڵێن بەیانیان هەموو بەیانێکی دوعای بۆ ساحیبی خۆ دەکات زۆر باش یعنی ئەو هەست پێ دەکا بەوەی کە تۆ ئیهتیمامیان گرنگی پێدێ زۆر باشە تەمەنی ئەسب زیاترەکەی چەندە تەمەنی تا چەندە تەمەنی هەسب هەر لە 1 ساڵی ڕادەست پێ دەکا هەسب بە گوێری هەسب هەیە لە 3 ساڵ دێتۆپی هەسب هەیە تەمەنی بۆ 20 ساڵ دەڕوا بۆ 22 ساڵ دەڕوا بۆ 15 ساڵ زۆرترینی وەکو ژیان بەخوای لەوەی دابۆی ئەو پەڕی 20 ساڵک ئەشتێکی وابژی دەنا بەس لەوەشدا دەکەویتەوە سەر تەمەنی وەک تەمەنی بەشەری وەک تەمەنی زەلامی نەفەر هەیە زووتر دەمری لە زەلامی تەمەنی مرۆڤ هەیە باشە بەس ئەوەن دێوانە کە دەنا فەرقی چێ دەگەڵ زۆر ڕاستە برام کاک عەبدوڵڵا ئەرک و بەخێوکردنیان تا چەند چۆن دەڵێ ئاسانیان قورسە وەڵا ئەرک و ماندووبوونیان بە زەحمەتە لەبەرەوەی ئەگە ئالی کوشتیاکیان نەدەیە کەزن بەکەڵە گاردان و بەکەڵ بەڵێ ئەگباسگە خزمەتی کە تو هە شوێنی پێی چی هەم چاتر توانای هەیە چاتر دەخۆڕا دەبینی هەم توانای زیاترە و ئەتوش دڵت پێخۆشە بەزگە کەس بێ نەدڵت پێخۆشە نەویش توانای هەیە غاردا و بە حەست و هەڵپەڕی و دەرپەڕ زۆر چاکە کاک عەبدوڵڵا با من زیاتر مادوو نەکەم من وەکو بیستومە بەڕێزی ئەزیزی وەکو بیستومە دەنگیشت خۆشە بامە ڕازگۆ بین لەگە یەکتری ئەگەر تەماشەکە ڕازگۆی بۆ خۆ دەزانی خۆشەوە نیە پێمان خۆشە شتێکمان بۆ بڵێ و دڵمان نەشکێنی چمان پێشکەش دەکەیت وەک گۆرانی لە خزمەتتان داما دەنا شوێنەکەمان شوێنی گۆرانینە یەکەم ماندوو ئەومە دەزانم ماندووی لات سالاکی هاتوونەتەوە ئای دەردێکی وای پێداوم گوڵم نییە دەرمانم بەبێ باڵای بەرزی تۆ ناژیمە لە زەنگڵانم دەڵێم بم دێماچێ هەمیشە بێتاوانم گوڵم بۆ نایە دەرێ بینێکە چاوەڕوانم هاتوومە دەرێ لە ماڵ لە باڵی تۆ دەڕوانم دەڵێم بەخێر بێەوە جوانێ ڕۆعی ڕەوانم تازە بەبێی تۆ ناژیم جایەک دەقەن ناتوانم وەرا بەبێی تۆ ناژیم بلبلەی چاوەکانم ئەنگۆژە و جار بەخێر بێ ڕێستان لەسەر چاوە دەنگت نەرزێ کاک عەبدوڵڵا زۆر سوپاس گەورەی بشم بوورە ئەگەرەوەندەم بۆ گوتی دەنگت نەرزێ کاک عەبدوڵڵا هەر سەرکەوتوبی بەڕێزی هەمیشە تەمەن درێژ و تەندروست باش و دەنگی شت خۆشە و دەنگت نەرزێ سەرکەوتو دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسێم بۆی هەرواکوم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەمام ئەگیرسێم بۆی هەرواکوم بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی کەسایەتیەکی بەڕێز و خۆشەویستین لە زەنگڵە بێگومان ئەو کەسایەتیە مام حاجی مستەفایە لەگەڵ پورە ئامانی خێزانی کە ساڵانێکی زۆرە نەخۆشن من لێرەوە دەڵێم خوای گەورە و میرەبان شیفای هەردوو بەڕێزان بدا و شیفای هەموو نەخۆشان بدا بەداخەوە ساڵانێکی زۆر ماڵی مام حاجی مستەفا یعنی دیوانخانەیەک بوو لە خزمەت خەڵکی ڕێبواردا بوون لە خزمەت پێشمەرگەکان دابوون ئەوانەی کە لەو ناوچانە هاتوونە ڕۆیشتوونەکە چالاکیانە بووە بەڵام زۆر بەداخەوە ئێستا کەس ناسێ من لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ کاک محەممەد دەکەم کاک محەممەد کوڕی مام حاجی مستەفایە بێگومان ئەو سەرپەرشتی بەخێوکردنیان دەکات لە نزیکەوە با ئێمە گفتوگۆی لەگەڵ بکەین ئەو کاتت باشکات سەرچاوم بخێر بن یاخوا سەرچاوم زۆر سپاس کاک محەممەد با لەوە دەست پێ بکەم دایک و باوکت لەکەیەوە نەخۆشن دایک و باوکم لە مێ ساڵە نەخۆشن بەس لە پارەوە ئێکجاری کەوتوونە باوکم هەر ئێکجاری کەوتووە ئەوە لە خوای بەزیادی ئێمە سێ چوار براینە خزمەتیان دەکەین لەبەردەستیان ڕاوەستاوین ئەوەی کە پێمان دەکرێت خزمەتیان دەکەین خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە ئەوە لە ڕووی مەسەلەی ئینسانیەکەوە ئەوە ویژدانی مرۆڤە کە ویژدانی خۆی ئاسوودە دەکا بەڵام لە ڕوو ئاینیەکەیەوە بگرە خوای گەورە پاداشتی بەخێرتان داتەوە بێگومان ئەرکە بە خێوکردنی دایک و باوک ئەرکە بەڵێ
ئەرکا بەڵام بەداخۆ زۆر کەسی شەیە دایک و باوکی بەڕاستی ئیهمال کردووە و فڕی داوە ئەمە ئینشاءڵڵا ئەوەی کە لە تواناماندا بێ هەتا لە ژیاندا بین تا باوک و دایکم لە ژیاندا بن ئەمە سێچوار براینە لە خزمەتی دایک و باوکان ڕاوەستاوی خوای گەورە سەرفراز و تەمەندرێژتان بکەین ئینشاءڵڵا سپاس دەکەم بەڕێزی باشە کاک محەممەد وەکو بیستم ساڵانێک لە زوو لە ڕابردوودا ئێرە ماڵی هەموو کەس بووە بە خەڵکی چۆن دەڵێ ڕێبوار و بە خەڵکی هەر کەسێک کە هاتۆتە و گوندەی ڕێکەوتوتە ماڵی مام حاجی مستەفای خزمەتی کراوە قوربانداکەم ئێستا گوێی لە دەستڵاوندەنا ئەو دەتوانانی هەمووتان بۆ باسکە وەختی گرانیەکەی پێش گرانیەکەی لە هەشتاکانیش لە عەفتاکانیش پێشمەرگە هاتوونە کتویانە ئەو ماڵە ماڵێکی خانەدانە لێ بچنەوە دەرێ دایکم لە خۆی بە زیاد بێ یعنی لە بۆ میوانان یعنی هێکەم بووە لەو گوندەی یعنی خزمەتی میوانانی کردووە هەتاوەی لەوانەیە لە گرانیەکەی میوان هەبوو بن لەوانەیە ماڵ هەبوو بێڕیان نەگرت بن هاتن بۆ ئێرەکانە ئارێ وەڵا ئەمن بەخۆشم بە بیرم دێ لە خزمەتی پێشمەرگەیدا بوون هەموو لایەنەکان بێ فەرقوجیا لە خزمەتی پێشمەرگەی هەموو لایەنەکاندا بوون هەتاوەی ئێستاش ئەوەداک و باوکم کەوتونە و هیچیان بوون محەممەد بە زۆر چاکە لەوەی کە باست کرد بەڵێ کەسێک مەقسەد ئەتا ئێستا کەسێک هاتووە بۆ نمونە هەر لیان پرسیلەوەی کە کاتی خۆی چۆن دەڵێ خزمەتیان کراوە ئەوەی کە خزم و کەسوکاری خۆمان بێ هاتوونە بەڵێ خزم و کەسوکار ناوەڵڵا ئەوەی کە هیچیان نەهاتوونە هیچیان نهاتون تا ئێستا کاک محەممەد من پێم وایە بینەرانی بەڕێز بەڕاستی وەفا بۆ مرۆڤ زۆر جوانە یعنی جوانی مرۆڤ لە وەفادایە ئەوە هیچ لە ڕازگۆیدایە لە لێبوردەیدایە لە سادەیدایە بەڵام وەفا یعنی بەڕاستی زۆر جوانە بۆ مرۆڤ کاک محەممەد وەفا جوانە بۆ مرۆڤ وایە بەڵێ وەفا جوانە بۆ مرۆڤ زۆر چاکە ئێمە لە نزیکەوە پرسیاریان لێ دەکەم بەگە تااقەتیانێ بە بەڵکو بزانم تاقل لە بابم کە داکەم گوێی لە دەست بەڵێ تاقل لە بابم کە ئەوە پرسیار لە بابم کە بزانم تاخۆ زۆر باش زۆر چاکە پورامان چۆنی دەستمان دەکەم مەتی باشی چاکی ئەتیوە کێم دەناسی چۆنە منە تو دەناسم پورامان ئەمنە تو دەناسم پورامان بەخوای دەنامنە تو ناناسم بە قوربانت ئەمن بە قوربانی تو بم ئینشاءڵڵا خوای گەورە شفات بۆ دەنێرێ هەمنێتی درێژ بێ کاکە خۆش بیا خۆ سپاس دەکەم خوای گەورە بی دەستت ماچ دەکەم پورە ئینشاءڵڵا باش دەبی ئینشاءڵڵا خوای گەورە میرباش خوای بی حەمد درێژ بێ خوایە خۆش بیا خۆ سپاست دەکەم شەویستان لێ نەبچێنی خۆش بیا خوا لەگە هەموو لایەکی ئینشاءڵڵا مام حاجی مستەفا باشی چاوەکەی من ئەستا ڕۆی من چاوەکەمی مام حاجی وا بزانم دەمێکە نەخۆشی ئێستا چۆنی وەڵی هەرینە خۆشم ئینشاءڵڵا خوای گەورە شفاتان بۆ دەنێرێ زۆر سپاس دەستان ماچ دەکەم دەستان ماچ دەکەم با زیاتریان ماندوو نەکەم چونکە هەز دەکەم خۆش بیا بە پورەمان مام مستەفا کاتی خۆی لێرە ماڵی ئێوە وەکو بیستم وەکو باس کرا ماڵێکی خانەدان بوونا نادەر بوونا بەوا بوو تو ئامادە ناسی بەڵێ ئەتۆ ئامادە ناسی بەڵامەتی ناناسی نانا من ئێوە دەناسم بەڵام ئێوە من ناناسن ئەمە وەبزانە من کوڕی ئێوەمە ئەمن کوڕی ئێوەمە یا ڕەبی ئەحمد درێژبی خۆش یا ڕەبی خوای گەورە و میرەبان شفاتان بۆ دەنێرێ ئینشاءڵڵا خوای گەورە بی ئەرێ وەڵڵا خانەداوی کاکی خۆم هەتا بڵێ دەچابوون بەڵە ئەوان لێهات کوڕان ماڵی خۆ کردومە شەوە ئاکەوتی نەگۆڕی کوڕەکانیش لێرەنە خزمەتتان دەکەن ها خزمەتن دەکەن خوان بە قوربانی کوڕانکە هەموو دەمی هەرا لێرەنە یا ڕەبی خوایە کوڕەکانیشت تەمە درێژ بن و بمێنن ڕەبی هەمریان درێژ بێ دەگەڵت تو خوایە زۆر سپاست دەکەم پورێ زۆر سپاس مەمنون خۆش بیاخوا کاک محەممەد ئەوە داکت باز دەکات دەڵێ کوڕەکان لێرەنە و خزمەتمان دەکەن و ئەمە لە خزمەتی داک و بابانداینە داواش لە هەموو ئینسانێک دەکەم کە داک و باوکیان کەوت نەدەستی داک بێیان باب بێ خزمەتیان بکەن ئەرکی سەرشانیانە بەڵان بەداخەوە بەدەیان جار بیستومەکە لە شاران لە گوندەکان لە خۆی بەزیاد بێ خەڵکەکە باشە بەڵ لە شارەکان بیستومە داک و بابیان فرەداون ئەمن ئێستا ئامادەمە هەتا مرنێ داک و بابی خۆم خزمەت کەم بە گوێرەی توانە لێرە تا چەند
خەڵکەکە بووە چۆن دەڵێ هاوکاری مامۆستەفایان کردووە هاوکاری پورامانیان کردووە یعنی هەبووە بڵین وەکو هاوکاری نەبووە بەس وەکو لیسین وەکو سەردان هاتوونە ئەوە شەرخێرە ئەوە سەردانیان کردووە ئەوە شەرخێرە ئەمە بەخۆمان ئەوەی دەتواناماندا بێ هاوکاریان دەکەین و لە خزمەتیان داینە یا ڕەبی خوا تەمەنتان درێژ بێت یا ڕەبی خوایە خوای گەورە میرەبان هەمیشە تەمەنتان درێژ بکات هەمیشە تەندروست باش بێن ئەوە بەدەر لەوەی کە لە ڕووی ئینسانیەکەیەوە لە ڕووە مرۆڤاتیەکەیەوە کارێکی ئەو پەڕی چۆن دەڵێ مرۆڤانەیە بەڵام لە ڕووە ئاینیەکەیەوە ئەوە هەم خێرە خێرێکی گەورەیە هەم ئەرکە لەسەر ئەرکی سەرشانمانە کە ئێمە خزمەتی دایک و باوکانمان بکەین کە تا لە ژیان ماون بەڵێ ئەرکی سەرشانمانە وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا کۆتاییمان هێنا بە گەشتی بەرنامەی گوندەکەم لە گوندی زەنگڵان تا گەشتێکی تر تا بەرنمەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازار شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان